بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا لە کەناڵی ئاسمانی پێیام خۆشحاڵین لاڵقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. خۆشەویستانم جارە باس لە بەلاەکەین ئەو بەڵاو ناڕەحەتیانەی کە دێن وەکو تاقیکردنەوە لەلایەن خی گەورەوە بۆ سەرزەوی و بەندەکانی. دەوترێ ئەوانەی کە فەزڵ و پلە و پایی خواییان گەورەترە و لە مەرتەبەی ئاینیا باڵاترن هەمیشە بە بەڵای ناڕەحەتتر و گەورەتر تاقی دەکرێنەوە. پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام سەرمەشقی ئەوانە بوون کە تاقی کراونەتەوە یا بەڵاو ناڕەحەتی زۆریان بەسەردا دراوە. دوای ئەوانیش ساڵحین و هاوڵەکانیان. ئێمەی مسلمان لەم سەردەمەیە ئەشێ ڕوبەڕووی ئەم جۆرە بەڵاو تاقیکردنەوانە بینەوە. بۆیە پێویستە بزانین فەلسەفە و حکمت و وجودی ئەم بەڵاو ناڕەحەتیە بۆ سەر مرۆڤایەتی و بۆ سەر کەسە نزیکەکان و پێغەمبەران و ساڵحین و باوەڕداران چییە؟ بۆچی هەبوو بۆچی هەیە؟ چ جۆرە بەڵاو ناڕەحەتیەک دەستکردی خودی مرۆڤەکانە و پێیانەوە دەناڵێنن ئەی کامیان لە لای خۆی گەورەوە هاتووە؟ ئایا وجودی بەڵاو ناڕەحەتیەکان چۆن دێتەوە لەگەڵ عەدل و ڕەحمەتی خوایی کە دەوترێ خۆی گەورە عادلە و بەڕەحمە لەگەڵ مرۆڤ و بەندەکانی بە تایبەت ئەوانەی کە لێیەوە نزیکن. ئێمە بە فراوانی دەچینە نێو ئەم بابەتەوە و لەگەڵ مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا شێخ بەهادین سیراجەدین پێشنێژ و تارخوێن گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین. سەرەتای بەرنامە بە گەرمی بەخێرهاتین بەڕێزیانەکەی. سوپاس بۆ جەناب مامۆستای شێخ بەخێربێن. ئینشاءالله سوپاسدارم. مامۆستای بەڕێز با لەوێەوە دەست پێ بکەین بزانین فەلسەفەی بوونی ئەم بەڵاو ناڕەحەتیانە لە لای خۆی گەورەوە بۆ بەندەکانی چییە؟ ئەسڵەن فەلسەفەی وجودی بەڵا چییە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان درود و سڵاو بۆ سەریانی پاکی پێغەمبەری ئیسلام حەزرەتی محەممەد المستەفا صلی الله تعالی علیه وسلم و بۆ سەرگیانی یار و یاوەران و شوێن کەوتوانی بەگشتی. سوپاسی پەروەردگارەکەین لەسەر نیعمەتەکانی، سوپاس بۆ جەنابیشت و بۆ ئەم برا بەڕێزە هاوکارانەی جەنابت و بۆ کەناڵی پەیامیش کە هەمیشە لە خزمەتی مسلمانانایە بۆ گەیاندنی ئەم پەیامە پیرۆزە و وشیارکردنەوە و تێگەیاندن و پێگەیاندنی خەڵکی. سپاس. کە ئەمە کارێکە لە کارە هەرە گەورەکان. لە ڕاستیە ئیبتیلا بەڵا و موسیبەت و ناڕەحەتیەکانی ڕۆژگار کاتێک کە تووشی ئینسان ئەبێ هەندێکی خوای پەروەردگار بۆ ئەوەی ئەم ئینسانە لە ژەنگ و ژاری گوناه پاک بکاتەوە، چونکە ئێمە هەندێک وا تێ ئەگەین کە ئەگەر هەر کەسێ تووشی بەڵا موسیبەت و ناڕەحەتی بوو ئیتر ئەوە وەکو ئەڵێن بزانە ئەچی کردووە وا خوای گەورە تووشی ئەم ناڕەحەتیەی کردووە، ئەبێ چ کارێکی کردبێ. ینی مەرج نییە هەموو جارەیان ئەسڵەن مەرج نییە ئەم دوو بابەتە پەیوەندیان بێکەوە بێ. هەندێک جار ئەکرێ بڵێ عقوبەیەکە، عقوبەی خواییە، ئەو کەسە خوای پەروەردگار بە ڕەحم و بە بەزەییە بەرامبەر بە بەندەکانی، ڕقی لە بەندەکانی نییە. تەنانەش ئەوانەشی کە ئێستا لە ژیانی دنیادا باوەڕیان نییە بەنداتی بۆ خوا ناکەن، خوای پەروەردگار ڕقی لێیان نییە، جڵەوێکی بۆ شر کردو. ینی ئیبتیلا ئەمورادفی سزا نییە، عقوبە نییە. نەخێر. لە هەندێک حاڵەتە ئەکرد گونجاو بێ و بکرێ ئێمە برین خۆی تەبارەک و تەعالا بەرامبەر بە بەندەکانی ئەوەندە بە ڕەحمە ئەم بەڵاو موسیبەتە گەلێجا کە ڕوو ئەکاتە ئینسانیان بۆ هوشیارکردنەوەی ئەم ئینسانەیە بە خۆیان بچێتەوە، چاوێ بە خۆیان بجێڕێ کە ئەم موسیبەتە زۆر جارێمە بینیمانە خەڵک لە تاریخا لە مێژووە ناوخز بۆ کەسوکاری خۆمانە بەهۆی موسیبەتێکەوە بۆی بەڵایەکەوە لە خراپە گەڕاوەتەوە، بیرێکی لە خۆی کردووەتەوە توێتی من ئەمەی کە من کردومە تاسا ناڕەحەتە. هەندێکی تریانی عقوبەیە، عقوبەیەکی خواییە، تۆ زوڵم لە کەسێکەکەی خوای تەبارەک و تەعالا لە بەسەریاتیان ناپەڕێت تۆڵەت لێ ئەکاتەوە تووشی ناڕەحەتی دەکات.
هەندێکی تریان خۆی تەبارەک و تەعالا بۆ پاکردنەوەی ئەم بەندەیە وەک لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کە ئینشاءالله بە درێژی باسی لێواکەین بۆ پاکردنەوەی ئەم ئینسانەیە ئەگەر گونجاو بێ و بۆ ئەو مەقامە وەلیلای مەثەل الأعلا ئینسانەکان لە لای هەموو ئینسانێک بە تایبەتی لای ئافرەتان ئاڵتون زۆر بەڕەوایە ئاڵتون شتێکە لەو شتانەی کە ئافرەت حەزی لێتی بەڵام وەختی وا هەیە ئەم ئاڵتونە بۆ زاخاودان ئەیبا بۆ لای ئاڵتونچیەک لە بازار ئەم ئاڵتونە جوانە کە ئەو دڵی پێخۆشە لە ملیایەتی یا لە پشتیایەتی یا لە دەستیایەتی زۆر بەلای وەزینەیەکی جوانە ئەیبا لای ئاڵتونچیەک دانەی خاتە بەر ئاگر بە ئاگر ئەی سووتێنێت زاخاوێتەوە تا جوان و پاکێکاتەوە ئەم خوا گەورە و عەزیمەش لەم ژیانی دنیاەدا ئەوێ ئەو بەندەی خۆی وا لێ بکا و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا یەزال مسلمان بڕوادا تووشی بەڵام موسیبەت و ناڕەحەتی ئەبێ لە نەفسی خۆی لە ماڵی لە کوڕی لە خزمی لە دەوروبەری لە سەرۆت و سامانی یان بڵێ لە پلە و پایە و پێگەکەی لە ناو کۆمەڵگا حتا وای لێ خۆی تەبارەک و تەعالا وەختێکەی باتەوە بەسەر ئەرزا ئەڕوا گوناهی پێوە نەماوە ئەمە ڕەحمی خوایە لەلایەکی ترەوە ئەگە بڵێ حکمەتی ئەم ئیبتیلایە کە مسلمان تووشی ئەبێ نمونەیەکی تر ئەگەر بێنینەوە دایک زۆر بەڕەحمە بەرامبەر بە ئەولاد ئەم بەڕەحمی دایکە وا لەو مناڵەیەکە تۆ ئەگەر بە وردی دیقەت بەی ئەی خاتە ناو بێشکە ئەی پێچێتەوە تۆنگ تۆنگ ئەی پێچێتەوە نەدەستی ئەجوولێ نەقاچی ئەجوولێ خۆم دایکە لە ڕقاوای لێ ناکە بۆ ئەوە لێکە تووشی زەرەر نەبێ بۆ ئەوە لێکە نەکەوێتە خوارەوە ملی لار نەبێتەوە ناو بێشکەکان دوای ملی لار ببێ یا بکەوێ بەدەماوە بخنکێ گەلێ جارێ خاتە ناو جۆلانەیەکەوە ئەم لاولای هیچ مەجالێکی نییە بەم لاولا هەڵسوڕێت تەنها نوزەنووز و گریانێگەکە ئەم دایکە لەبەر خۆشەویستی مناڵەکەی خۆی پەروەردگاری بەندەکانی و نەخۆشەوێ حەز ئەکا بە پاکی و بە جوانی بیان بێتەوە بۆ حوزوری خۆی وەیلا خۆی تەبارەک و تەعالا ئەگەر تەماشا بکەی هیچ کەسێک نییە هیچ سنعاتکارێک سنعاتەکەی خۆی خراپکا و تێکی بگا و وێرانی بکا بە سەریەکە بڵێ ئەم دروستکراوی خوایە خی گەورە ئێمەی دروست کردووە عەجەبا خی پەروەردگار لە دروستراوەکانی خۆی لێ ئەدا وێرانیەکە وێرانی ناکە بەڵام ئەوەنەی هەیە خی تەبارەک و تەعالا بە ڕەحم و بەزەییەکەی خۆی وای کردووە کە ئێمە وەکو بەنی ئادەم لەگەڵ حیواناتی تر و لەگەڵ دروستراوەکانی تراجای کردوینێتەوە ڕێزی لێ ناوین و لەقەت کەڕەمنا بەنی ئادەم ئینسان بەو ڕێزە و بۆ کەرامەتەوە بڕاتەوە بۆ بەهەشتی بەرینی خی پەروەردگار هەر لەو ڕادێوە دەوترێت جناوی مامۆسایانی ئەوەی کە لە زۆر لە خواوە نزیک بێ مەقامیان پلە و پایەیان فەزڵیان زیاتر ئیبتیلایان بڵین بەسەردا دراوە بەنمونەی مەسەلەن پێغەمبەران ساڵحین ئایا ئەمە دروستە ئەمە چۆنە دیارە ئێمە کۆمەڵێ فەرمودەمان لە بەردەست هاودایم لە خزمەتیان نابووین و باسیش کراوە هەموو بیستومانە لە لایەکەوە فەرمێ المؤمنونە بەلەویون ئینسانی بڕوادار دائیمەن لە بەڵا و موسیبەت و ناڕەحەتی و تاقیکردنەوەکانەوە دوورە لە لایەکی تریشەوە پرسیار کرا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی الناس ئەشەد بەلاء لە ئینسانەکانە کێ زۆر بەڵا و موسیبەت و ناڕەحەتی قورسی بەسەرایەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی الأنبیاء ثم الصالحون ثم الأمثل فالأمثل پێغەمبەران ئەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام یعنی ئێمە کە تەماشا بکەین لە ژیانی پێغەمبەرانەوەی لە قورئانە بۆمان باس کراوە ئەوەی کە ئێمە نایزانین و خوای پەروەردگار خۆی عالمە پێی تەماشا بکە تاقیکردنەوەکان چۆنە حەزەتی ئیبراهیم بە ئاگەر خوای گەورە تاقی کردوێتەوە جارێک ئەمە تاقیکردنەوەی خواییە ناڕەحەتین شتە خوای گەورە جارێک کە تاقی کردەوە بە سەربڕینی کوڕەکەی چەند ناڕەحەتە یعنی ئەگەر ئێستا کەسێک بێت حکمی لێ بکەی بڵێ کوڕەکەت بکوژە دەستی تێی ناچێ قورسە لە لای دەی پێغەمبەرێک خوای گەورە ئەمری پێ بکات بە سەربڕین کوڕەکەت سەر ببڕە ئەمە تاقیکردنەوەی خواییە وەرە تەماشا بکە لە ژیانی هەر پێغەمبەر حەزەتی نوح عەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام خوای تەبارەک و تەعالا بە تۆفانێک تاقی کردوێتەوە کەم تۆفانە وەکو تۆفانێکی ئەمە نییە کە ئێستا ئێمە خۆمانەی بینین هەموو سەر زەوی گرتووەتەوە بەل بەرزایی شاخەکانی زیاتر بەرز بۆ کەسێ شوێنێک نەماوەتەوە ئەم لافاوە نەیگرێ بەمە تاقی کراوەتەوە وەرە حەزەتی موسا عەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام
دایکی حەزەتی موسا کە پێغەمبەریش نەبووە خۆی گەورە بەچی تاقی کردوێتەوە مناڵەکەی بێنێ بیخاتە ناو سنووقێکەوە ناو پاشە تەختەیەکەوە بیا بەدەم ئاوەوە ئەنی ئەمە زۆر ئەستەمە ئینسان کەبیر لەمانە ئەەکەیتەوە بەڵاو موسیبەت پێغەمبەری خۆمان عەلەیهی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر زۆر نڕۆین بۆ پێغەمبەرانی تریش هەم لەبەر کاتەکەش پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم حەزەتی یونوسە حەزەتی یوسفە ئەوە تا حەزەتی یوسف وای لێهاتۆ سجن کە لە لای زۆرێک لە خەڵکی خراپە ئەفەرمێ ڕەبی سجن ئەحەبو ئیلەیە مما یەدعونەنی ئیلەیه سجنی هەڵبژاردووە ئەموم تەعزیب و ناڕەحەتی هەڵبژاردووە لە پێناوی چییە خۆی گەورە تووشی ئەمەی کردووە بەڵام لە ئاخیرا بۆ یەگەڕێ بەخێر حەزەتی ئەیوب کە وای لێها کوڕی نەما کەسی نەما ماڵی نەما سەروەتی نەما خزم و کەسوکار بەجارێ پشتیان تێکرد دەربەدەری سەحرای گیان کرد بە تاقیتنای خۆی و خێزانەکەی بەڵام خوای تەبارەک وتەعالا ئەم چونکە دەسی بەرنەدا ئومێدی بەخوای پەروەردگار بوو ئەم لەم تاقیکردنەوە گەوریان نەجاحەتی هێنا لە ئەخیرا خێزانەکەی پێڵێتەوە پێغەمبەری خوایت بۆ دوعا ناکەی بۆ خۆی پرسیارەکات عمری 80 ساڵە ئەڵێ باشە من چەندێک نەخۆش کەوتم ژنەکەی ئەڵێ 7 ساڵە دەی باشە ئەڵێ من هەتاوەکو نەخۆشیەکەم و لە شتاقیەکەم ئاوا بەراورد نەبێت چۆن لە ڕوون بێ لە حوزوری خوا داوای لە شتاقی بکەم ئەگەر بپرسین لە حکمەتەکەی یانی لە هۆکارەکەی ئەکرێت چۆن بیخوێنینەوە ئەوانەی کە نزیکترن بەڵێ باڵاترن پێغەمبەران زیاتر ڕوبەڕووی بۆچی وایە لە ڕاستیا ئێمە لە ڕوانگەی قورئان و تەماشا بکەین کە خۆی تەبارەک وتەعالا ئەفەرمێ وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە ئەو کەسەی کە ئەبێتە پێشەنگ ئەگەر لە پێغەمبەرانەوە وەرە خوارەوە بۆ پیاوچاکان بۆ دەسەڵاتدار بۆ گەورە تەنانەت مامۆستایەک ئیمامێک لە مزگەوتێکە پێڵێن پێشەنگە ئەچێتە ناو میحرابەکەوە خەڵک چاولەوەکە ئەم چی کرد خەڵک چاوی لێەکە ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ئەو سەبر و ئارامەی نەبوایە خوا بۆ فەرمێ وەلەو كنت فظا غلیظ القلب لانفضوا من حولك ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو خەڵکانی تر بیری بکردایەتەوە هەر وەکو سەردەمی حەزەتی عومەر کە پێغەمبەر فەرمێ لە دوای من ئەگەر پێغەمبەرێک بە تا عومەرە بوو ئەگەر وەکو حەزەتی عومەر بیری بکردایەتەوە چۆن ڕۆی لەبەر ئەو پێغەمبەر خواداوەمەلێکە ئەو پێشەنگی ئێمە و ئوسوەی ئێمە لە دوای بڕۆی لەبەر ئەوەیە پێغەمبەران خوای گەورە ئەمە متاقیکردنەوەی داوە بەسەریانە حەزەتی نوح 950 ساڵ بەس تەبلیغی کردووە بەس تەبلیغ فلبث في قومه 1000 سنة إلا 50 عاما نەک پێغەمبەرایەتەکەی بەس ئەوە تەبلیغی کردووە لە ئەخیر و ئۆخریشە هێشتا خەڵک باوەڕی پێ ئەبێ تۆ لەسەر کارەکەت بەردەوام بی بۆیە پێغەمبەران لە پێش هەموو کەسێک و دوای ئەوە صالحین کە بوونەتە قودوەی ئێمە بوونەتە بۆ ئێستاکە لە تاریخی ئێمە بازەکرێ ئەڵێ مەسەلەن فوزەیلی کوڕی عەیازە لە سەحابە بەڕێزەکانەوە وەرە خوارەوە بۆ تابعین حەسەنی بەسریە فڵانە فیسارە بۆ چێمە کردوونمان بە قودوە بۆ ئێمە باسییانەکەین لە بۆ نەو مناسەباتەکانمان لە خوتبەکانمانە بۆ باز لە ژیانیانەکەین بۆ ئەڵێن ئەو وای کرد لەبەرەوەی ئێمە بە خەڵک ئەڵێن من وەکو خۆم وەکو مامۆسایەکی ئاینی خەڵک چاوی لێمە چاوی لەسەرمە ئەگەر لە کاتی بەڵاو موسیبەت و ناڕەحەتی ئێمە لە زۆر جا لە مناسەبات و تەعزیە و ئەم شتانە بە خەڵک ئەڵێن سەبر بگرە بە خەڵک ئەڵێن پەنابەرە بۆ خوا وەستەعینوا بالصەبر والصەلاة بە خەڵک ئەڵێن ئەگەر تووشی موسیبەت بڵێ ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون ئەی ئەگەر خۆم وەختێ تووشی ناڕەحەتیەک بووم خەڵک چاوی لەسەرم نییە پێم ناڵێ مامۆستا بۆچی کوردی خۆمان ئەڵێ بێڵی قوڕاوی بەشانی خەڵکەوە سووکە من ئەبێ موسیبەتەکە وەختێکە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئافرەتەکەی وت سەبرت هەبێ و ئارام بگرە ئەوتی وتی تۆ نازانێ بچین بەسەرا تۆ بڕۆ بەلای کاری خۆتەوە لێرە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم الصبر عند الصدمة الأولى پێغەمبەران قودوەن بۆیە ئەوان لە پێش هەمومانەوە تووشی ئەم بەڵا موسیبەت و تاقیکردنەوانە بوون پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر ئەوەی نەکردایە بگەڕایە بە دوای تۆڵەغا یعنی پێغەمبەرایەتەکەی ئەو وەختە نەبوو نمونە بەڵام ئێستا نمونەیە بۆ ئێمە نمونەیە بۆ ئێمە بە لێخۆشبوون نمونەیە بۆ ئێمە لە سەبرگرتن لە ئارامگرتن لە کاتێکا کە لە تائیف بەردەبارانێکن و خوێن بەگیانایەتە خوار بەگیانی پیرۆزیە حەزەتی جوورەئیلیەت بۆ لای خوای گەورە ئەمری کردووە ئەوە مەئموری شاخەکان ئەم شاخانیان بەسەریانەوە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ نا ئومێد دەکەم لە پشتی ئەمانە خەڵکانێ بن کە خوا بە تاک و تەنها بزانن کەواتە ئێمە لە هەر کاتێکا معڕەزین بۆ ئەوەی ئەم ئیبتیلا بمانگرێتەوە وەکو بەندەکان وەکو موسڵمانان وەکو لەسەر زەوی لە ماوەی ژیانمانە وایە
ینی ئەمە ڕوبەڕووی ئەم جۆرە ئیبتیلا هەتا ببینەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەموو تاقیکردنەوە و ئیمتیحان و ئەو اختیباراتانەی کە هێتە پێشەوە بۆمان بە پێی پلەی ئیمانەکەیە، هەتا ئیمانەکەت بە قووەت بێ بەڵاکە و ناڕەحەتیەکەت قورسترە. چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ عەجەبەن لئەمری المؤمن، ئەمە بۆ بڕوادار جارێ ئەمە باسکەین، عەجەبەن لئەمری المؤمن كان ئەمره كله خير، حەچی کارێکەکە بۆ بێ بەخێر. بۆچی؟ یەکەمیان ئەفەرمێ کاتێک کە تووشی خۆشیەک ئەبێ شکری خوای پەروەردگارەکە، کە تووشی خۆشی ئەبێ، کاتە تووشی ناخۆشی ئەبێ سەبر ئەگرێ، لەم لاو بە شکرکردنەکە خێری دەستگیرە بێ، لەو لاشەوە بە سەبرکردنەکە خێری دەستگیرە بێ. هەر لەبەر ئەوەیە ئینسانی مسلمان و بڕوادار پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سەر سام ئەبێ بەوەی کە کاری مسلمان جێی سەر سوڕمانە، هەرچیەکە بۆیە بێ بەخێر. پلەی ئیمانەکەی چەندە بەرز بێ ئەوە نەخۆگرە لەبەر بەڵام موسیبەت و ناڕەحەتیەکانی ڕۆژگارە. پێغەمبەری ئێمە، پێغەمبەرانی تر، پیاو چاکان، من ئەگەر بکرێت نمونەیەک بە پلەی ئیمانەکە، پیاوێک ئەڵێ ڕێم کەوتە ئاوەدانیەک لە دێهاتێکە، شوێنەکەی وا بوو منمان و مویلاک بووم، سێبەر بوتم لەم بەر سێبەرەدا ئەنیشم ئیسراحەتێکەکەم. ئەڵێ دەرگای ماڵەکە حەوشەکە کرابەوە، حەوشەکەش زۆر گەورە نەبوو، بچووک بوو، گوێم لە دەنگێکەوە بوو، بە دەم دەنگەکەەوە ڕۆشتم، گوێم لێ بوو دەنگەکە ئەڵێ خوایە شکر و سپاس بۆ تۆ ئەوەی بە منت داوە بە زۆرێک لە دروستکراوەکانی خۆتن نەیەوە. ئەم پیاوە غەریبەش ئەڵێ وردە ڕۆژم بەرەو دەرگای ژوورەکە و پاڵم نا بە دەرگای ژوورەکەەوە کرایەوە، سەرم کرد پیاوێک لەسەر جێگەیەک لە سوچێکەوە ڕاخشاوە، کە نزیک بووم پاڵم بە دەرگاکەەوە نا ئەو جوڵەیەکی نەکرد، هەستم کرد نابینایە، چوومە ژوورەوە فعلا نابینابوو، چاوی نەبینە، سەرم کردە دوو دەستیشی نییە، چوومە پێشتر سەرەکەمە دوو قاچشی نییە. ئەڵێ سەلامێکم لێ کرد بەو شێوەی ئەو ئەیگەڕێتەوە خۆی، سەلامێکم لێ کرد و وتم نەکبەت چی داوە بە تۆ نەیداوە بە دروستکراوەکانی خۆی، چاوە نیتە، دەستە نیتە، قاچە نیتە، چی داوە بە تۆ بە بەندەکانیتی نابێ. ئەم پیاوە زۆر بەت لەسەر خۆی لەسەر جێگە وتی برا بە ڕێزەکەم یەخوا بە خێر بێ، جوابی سەلامەکەی دایە وتی من نازانم تۆ کێیت و خەڵکی کوێیت و لە کێ هاتی و نازانم ناوت چییە، بەڵام بە زەردەخەنەیەکەوە پێی ودوتی من خوای گەورە ئەم ئازانەی لێ سەنوومەتەوە، بەڵام دڵێکی داومە تێ پڕە لە ئیمان، دڵێکی داومە تێ پڕە لە ئیمان. خەڵکێکی زۆر هەیە لەم دنیادا نوقسانی لە بەدەنیان نییە، لە ماڵ و سەروەت نییە، لە خۆشی و لەزەتەکانی حەچی جوانە خوای گەورە پێی داوە، بەڵام ئیمانی نییە. وەختێک گەڕاینەوە بۆ قیامەت و چوینەوە بەردەستی خوای پەروەردگار، من حەچی لێ سەنوومەتەوە هەمووی واتەوە، بەڵام ئەو هەرچێکی داوەتێ لێ سەنێتەوە، ئەوە چی داوەتێ لێ سێنێتەوە. دەی ئینسانی بڕوادار وەختێک خوای تەبارەکە و تەعالا لە قورئانی پیرۆزە چەندین ئاەت بازەکە حەسیبە الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم، پێش ئێمە زۆر تاقی کراونەتەوە لە شوێنی ترا خۆی گەورە فەرمێ ئینا بەلەوناهم، چۆن بە دروستی لەمانەیە ئەم ئاەتی کە ئێستا جەنابەت خوێنتەوە بگەین، بەڵێ کە باسی بەڵاو ئەو شێوازەکە، بەڵێ مانای چییە؟ خۆی گەورە ئەفەرمێ ئایا خەڵکی وا تەسەور ئەکەن وا گومان ئەبەن کاتێک ئیمانیان هێ ناوتیان ئیمانمان هەیە، ئیتر خۆی گەورە ئاوا وەزێن لێنەوە بەرەڵایەنەکە تاقی ناکرێنەوە، تەنها بە ئیمانەکە ئیمانی هێنا ئیتر بۆ وەزیێنی تاقی ناکەینەوە، نا تاقیمانەکاتەوە. لە شوێنێکی ترا خوای تەبارەکە و تەعالا نافەرمێ ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات، لە کۆتایی ئەمە کە خوای گەورە فەرمێمە تاقیتانەکەینەوە بە تاکید تاقیتانەکەینەوە مە لە بەچی بە ترس ناش فەرمێ ترسی تەواو، فەرمێ بەشێک لە ترس، بشيء من الخوف والجوع، ئەنجا برسێتی و کەمکردنی ماڵ و سەروەت و سامان و باخ و باخاتەکە و نەفسی خۆت خزم و کەس و کارەکەت لە کوڕت لە ژنت، بەڵام ئەم هەموو تاقیکردنەوەی کە تووشی ئینسانە بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەوانەی کە تووشی مەڵا موسیبەتە بن فبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. ئەڵێ ئێمە هەمومان هی خواین و بۆ لای خوای پەروەردگاری ژەگەڕێینەوە. من هەر بە کورتی وەکو بلەی ئاەتەکە هینەکەین، بەڵام ئەمانە خوای گەورە ئەفەرمێ ئولئیک عەلەیهم صەلەوات من ربهم ورحمة،
ئەی تۆ تەماشا بکە خوای گەورە ئەم بەندانە تووشی بەڵام موسیبەت و ناڕەحەتیەکە ئەگەر ئەوان سەبریان گرت و وتیان ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون بزانە خوای گەورە چه بەخشیشێکی داونەتێ ئاخر ئەمە دەست هەموو کەس ناکەوێ یەکەمیان خوای گەورە فەرمێ ئولایکە عەلەیهیم سەلاوات من ڕەبیهیم وەڕەحمە سەلاواتی خوا درودی خوا خۆشنودی خوا بەرەکاتی خوای پەروەردگار ڕژێ بە سەریانە لە کار و کردەوەکانیان خوای گەورە موفەقیانەکە سەرکەوتویانەکە و ڕەحمەتی خوای پەروەردگاریش من پێشتر ئاماژەمان بەوە کرد ئەم ڕەحمەتە کێ هەستی پێەکە کێ هەستی پێەکە من و تۆ فلان فیسار چۆن هەستی پێکەن ئێمە ئاگامان لێ نێ و کەسێک کە تووشی بەڵام موسیبەتەکە بووە خوای گەورە چی بۆ کردووە وەرە تۆ تەماشا بکە پێشتر باسمان کرد عولەما ئەفەرموون حەزرەتی ئیبراهیم وەجەدەها فی النار ئەو ڕەحمەتەی لەناو ئاگرا بینی لەناو ئاگرەکە حەزرەتی جوبرەیل چێ بۆ لای خوای گەورە سەلامت لێ ئەکا منی ناردۆ بۆ لای تۆ چی داوا ئەکەی حەزرەتی ئیبراهیم ئەفەرمووی و کەسێک کە تۆی ناردۆ بۆ لای من خۆی ئەزانێ من چیمەوێ ئەو ڕەحمەتی خوای لەوانەیە کە ئاگرەکە نایسووتێنێ حەزرەتی یوسف وەجەدەها فی الجوب كما وجدها في السجن لەناو هینەکەیە یعنی تۆ تەماشا بکە ئەم ڕەحمەتە لەکوایە خوای تەبارەکە وتەعالا من و تۆ هەستی پێ ناکەین خاوەن موسیبەتەکە خۆی بۆ خۆی هەستی پێ ینی ئەم ئیبتیلا و تاقیکردنەوەیە پێچەوانە نایەتەوە لەگەڵ ڕەحم و عەدلی خوای گەورە لەگەڵ عەدل و ڕەحمەتی خوای پەروەردگار ئەمانە هەمووی ئەکرێ بڵێ ڕەحمی خوای پەروەردگارە چونکە ئیبتیلا دوو بەشە بەشێکیان خەڵک واز تێ ئەگا ئیمتیحانکردن ئەگەر نمونونەکە بەوە بێنینەوە قوتابی لە قوتابخانەکان لە خۆناغەکان خۆراغە جیاجیەکان ئیمتیحانەکرێ ئەگەر ئەو کەسە خۆی بۆ ئیمتیحانەکە ئامادە کردبێ هەولی دابێ سعی کردبێ ئیمتیحانەکە لای ئاساییە بەڵام ئەگەر خۆی ئامادە نەکردبوو ئەوە بۆی بێ بەشەڕ کەواتە پرسیارێکی گرنگ لێرەدا ئەمەیە کە مسلمانان و باوەڕداران چۆن خۆیان ئامادە بکەن بۆ ئیبتیلایەکان بەڵێ ئەوانەی کە لە لای خواوە دێن ئینسانی بڕوادار ئامادەیە دائم بۆ ئەوەی کە تووشی بەڵاو موسیبەت و ناڕەحەتی ببێ چونکە خوای تەبارەک وتەعالا لە حەدیسەکانە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی پێ کردووە بۆ ئەوەی ئەم ئینسانە بە پاکی بچێتەوە حوزوری خوای پەروەردگار و دڵنیاشە ئەم دنیاە بە هەمیشەی بۆ هیچ کەسێک نابێت هاسەر ئەمانەی کە ئێستا ئێمە هەمانە هەمووی قابلی زەوالە قابلی نەمانە قابلی تیاچوونە شتێک نییە بڵێ وڵای بە هەمیشەی ئەمێنێتەوە لەبەرەوە ئامادەیی تایە لە لای خوای تەبارەک وتەعالا ئەم پاداشتە گەورەی دەست ئەکەوێ ئومێدی بە قاپی خوا هەیە ئەو وە بەشیری سابیرینە کە خوای تەبارەک وتەعالا بۆمان بازەکە چونکە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئینەمە الصەبر عند الصەدمەة الأولى واتێ تووشی موسیبەت دەبی بەڵام وەرە پاداشتەکەش تەماشا بکە ئێمە بەرنامەمان هەیە مەنهەجێکمان هەیە قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم مسلمان لەم دوو سەرچاوەیەوە تەماشا ئەکا ئەم دوو سەرچاوەیە ئەبینێ کە تووشی خۆشی ئەبێ یا تووشی ناخۆشی ئەبێ بۆ کام ڕێگەیان ئەڕوا کامیان باشە بۆ ئەو هەردووکیان بۆیان ڕوون کردوینەتەوە خوای تەبارەک وتەعالا لە قورئانە ئەفەرمێ إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب مسلمان و بڕواداری ڕاستەقینە وەختێک کە باوەڕی هەیە کە لە پەیامی خوش حاڵی بوو بێ ئەو ئاەتە ئەخوێنێتەوە خوای تەبارەک وتەعالا ئەجر و پاداشتی سابیرانەوەی کە خۆڕاگرن بە بێ ئەنداز ئەداتەوە ئەگەر جوان لی تێبگا بێ ئەنداز یعنی دیاری نەکردو خوای پەروەردگار چەندێکە پاداشتی ئەم کەسەی کە سابیرە لە ڕۆژی قیامەتدا خوا خۆی دیاریەکە حەزرەتی ئەبازەری غەفاری والله ئەعلەم ئەوەنەی ئەفەرمێ گوێم لێ بوو لە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی نەخۆشیە کرد ئەوەنەی باسی نەخۆشی کردبوو ئەجر و پاداشتی نەخۆشیەکە کە ئەی فەرموو وەکو ئاگر چۆن پۆش و پەڵاژە سووتێنێ ئاوا ژەنگ و ژاری گوناهەکانە سووتێنێ لای ئەبا ئەوەنەم گوێ لێ بوو داوام کردم خوایە بە گەورەی خۆت داوات لێ ئەەکەم من تووشی نەخۆشیەک ببم بەڵام نەخۆشیەک نا کە تاعەت و عیبادەت و نوێژ و ڕۆژ و حەجم لە بیر بەرێتەوە نەتوانم ئەمانە بکەم کارە خەیرەکان نەتوانم بکەم بەڵام ئێش و ئازارم هەبێ یعنی تەماشا بکە ئەم پیاوە حەزی لێتی ئەم ئێش و ئازارە چونکە ئەزانێ ژەنگ و ژاری گوناهەکەی وەکو ئاڵتوونەکە وایە پاکێکاتەوە گوناهی پێوە نایەڵێ لەبەرەوە ئامادەییشی تایە خۆی بۆ ڕابگرێ
مسلمانی ڕاستەقینە ئاوا لێ تێگەشتووە عنی بەوە نییە سە هەندێک خەڵکی وتی تووشی ناڕەحەتیە بێ بۆ پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێ ليس منا من ضرب الخدود وشق الجيوب ودعا بدعوة الجاهلية. زۆر جارێمە لە وڵاتی خۆمان ئەبینین کابرا هاتوو هاوای لێ بەرزە بێتەوە قوڕا بەسەریا یەخەی دادڕێ شین و شەپۆڕەکە هاوارەکە ماڵی وێرانم ڕۆڵە ڕۆ باوکە ڕۆ ئەمانەمووی بەدەنگی بەرزەکە بەڵام لەولاوە پاداشتەکە لە دەستە پاداشتەکە لە دەستەدا لە عروەی کوڕی زوبەیرە عروەی کوڕی زوبەیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ عەبدولمەلیک کوڕی مەڕوان لە زۆری خۆشەویست ناردی بە دوایە بچێت سەردانی بکات لە شام کاتێک کە چوو ئازارێک لە ئەژنۆی ئاەتی ئەو سەردەمەش هەروەکو ئێستا چۆن خەڵک تووشی نەخۆشیێک هەڵێن گانگری قاچیە بڕێتەوە لەوێ حەکی مستەماشان گوتیانە بێ قاچەی ببڕێتەوە ئەم عەبدولمەلیک گوتی چی باشە بۆی بکەن وتیانە بێ قاچی ببڕینەوە بەڵام چۆن چۆنی بیبڕینەوە وتیان ئەبێ دەرمانێک بخۆی دەرمانەکە بێهۆشت کا ئەم پێوە قبولی نەبوو وتی یعنی شتێک بێ من ئاگام لەوە لە خۆم نەمێنێ و لە خوا داببڕێم ئەی چی بکەین وتی من نوێژەکەم ئەچمە ناو نوێژەوە وەختێک کە چوومە سەجدا قاچەکەم لە دوای بڕەختان لەبەسەرەوە ئەنی تۆ تەماشا ئەم تێگەیشتنەکە ئەم پاداشتە لە لای خوای پەروەردگار چۆن بەدەستێنی وەختی قاچەکەیان بڕیەوە خەڵکم بۆ لای سەرخۆشی لەکەن بازێکیای پیرۆزبایی لەکە قاچەکەیان پێچاو شۆردویانە بن بەرەو سەر قەبران هیوا بووە هەیە عروە مژدل لێبێ ئەوە لە پێش خۆتۆ پاچەیەکە ڕۆی بۆ بەهەشت بەڵام ئەم قاچەکەی داناوە تەیری سەیری قاچەکەی ئەکا ئەڵێ خوایە شکر و سپاس بۆ تۆ چوار ئەعزاد داومەتێ مەبەستی دەست و قاچەکانێتی یەکێکە لێسەن بۆ سیانت بۆ هێڵاومەتەوە شکری تۆخ بە قاچەکەی ئەڵێ قاچەکە سوێن بۆ کەسەی کە گیانی منی بەدەستە هەتا ئێستا بۆ شوێنێ پێدن نەڕۆشتم کە خوا پێی ناڕازی بێ شەریعەتی خوا قبولی نەبێ هەر لەو ئەسنایە خەبەری بۆیە یەکێ لە کوڕکوڕێکی لەگەڵایەتی هاوسەفەرێتی ئەڵێ وڵاغ لە قەیلی هاو کوڕەکەشی مرد لێرەشە ئەڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ چوار کوڕت داومەتێ یەکێکیانە بردو سیانت بۆ هێڵاومەتەوە ئێمە وەختێک کە تووشی ناڕەحەتیەک ئەبین ئیتر بێ ئومێد ئەبین دەست لە هەموو شتێک بەر ئەدەی نازانی حیکمەتەکە چییە خوای پەروەردگار بۆ ئەمەی لەگەڵ من ناکردەوە من ئەم قاچەم بڕاوەتەوە ئەم قاچەم بڕاوەتەوە ئەگەر من لێرانە ناڕەحەتیەک بکەم هات و هاوار بکەم دائیم دڵم لەسەر ئەو قاچە بێ خەڵک چیم پێڵێ ناڵێ مامۆستا خۆ تۆ لە تازیەکانە بێ مەدانیشە سەبر بگرە ئارام بگرە خی گەورە بەشی زۆرتی لایە نالێ ئیبلێ ئینا لله و ئینا ئیلەیهی راجعون لەبەرەوە بێ بە پێشەنی و قودوەی تۆ بچیتە پێشەوە بۆ خەڵک کەواتە مامۆستا یعنی ئەگەر بەندەکان بیانەوێ خۆڕاگر بن بەهێز بن ڕوبەڕووی ئیبتیلا و بەڵاو ناڕەحەتیەکان ببنەوە وانەی کە لە لای خواوە دێن پێویستە چی بکەن ئایا مەسەرەن تەنها چەک هەر ئارامگرتن و سەبرگرتنە یان سیلاح و چەکی ترمان هەیە میکانیزمی ترمان هەیە کۆمەڵێک هۆکار هەن بۆ ئینسان لە کاتی بەڵاو موسیبەت و ناڕەحەتیەکانە ئەم ژیانی دنیای ئێمە ژوایە پیامبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی دارولئیبتیلایە ئێمە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ هەمووی تاقیکردنەوەیە ڕۆژانە تاقیکردنەوە لەسەر تاقیکردنەوەیەتە پێشەوە بەڵام ئەمەی کە ئێمە لەسەرمان پێویستە بیکەین لە کاتی بەڵاو موسیبەتەکانە یەکەم هەمیشە ذکری خوا بکەین هەمیشە ذکری خوا بکەین لا حول ولا قوة إلا بالله حسبي الله ونعم الوكيل أو دعاني مثلا لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين وقو حزتي يونس أسكاركان إما دائما أمانة ذكري سر زبان مان به لخوا بپارڕینەوە وەختێکە لەشمان ساغا خی گەورە ئەم لەشە ساغی داێت وەختێکە تاقیمانەکاتەوە تووشی بەڵام موسیبەت و ناڕەحەتیمانەکاتە ئەبێ دڵنیابین لەوە یەکێتر لەوانەی کە پێویستە ئێمە بەکاری بێنین دوعاکردن پاڕانەوە لە خوای تبارەک و تەعالا دائیم دەست بە نزاوی لای خوای پەروەردگار بپارڕێتەوە یەکێتر لەو شتانە خێرکردن پیامبەر صلی الله علیه و سلم نافەرمێت داو مەرضاکم بالصدقة الصدقة تدفع البلاء نەک هەر ئێستا ئەمڕۆ خەڵک وای لێ هاتووە ئەمڕۆ بیری لەوە نییە وەتی خۆی باو باپیرانی ئێمە من باش بە بیرم بێت کە ئەگەر کەسێکیان نەخۆش ببوایە هەر یەکسەر بانیەکرد ئەگەر حەج نەبووای ڕۆڵە ئابچۆ بزنێک بێنەرەوە بزنێکی بۆ سەر بڕن بزنەکەیان سەرە بڕووی گۆشتەکانە بەخشیانە بە فەقیر و هەژار دەفعی بەڵا بۆ چابوونەوەی نەخۆشیەکە
ئێستا ئەمڕۆ کابرا سەری یەشێ چاوی یەشێ قاچی یەشێ خێرا ڕاکە پەنا بەرە بۆ ئەوەی چەند دەفتەرە دۆلارێک لێرە و لەوێ کۆبکەرەوە بچۆ بۆ هەندستان و چۆ بۆ ئەردەن و چۆ بۆ ئێران و ینی ئێمە وازمان لەوە هێناوەکە ئەم شەریعەتە جوانە بۆی داناوین مناڵێن دەست نەگری بە ئەسبابەوە ئەسبابەکان پێویستە بەڵام ناکرێت ئینسان لەگەڵ تووشی ژانە سەرێک بوو وەختی وایە لێ وڵای لێرانە هەستەکەم لوویەک لەژێر ئەم پێستا لێرانایتر ئەم لووە کەس نازانێت شەوریە کۆبۆتەوە کەس نییە چیە خێرا ڕاکە بۆ هەرگیز ئەسبابەکان بە دیلی گەڕانەوە بۆ لای خوانین زۆر بە کەمی ئەجا دوای ئەوە دوعاکردن تۆتێکە تووشی ئێش و ئازار و ناڕەحەتێکە بێمووی دوعای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاەتی قورئان دەزەقیتە سەر شوێنی نەکەت دوعاەکەی قورئانە خوێنی سورەتی فاتحە خوێنی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرمووە فاتحە دواء لكل داء إلا السام سەحابیەکان لە سەفەرێکە چۆخای دێک ئەڵێ چوونە دێکە لە دێکا گیان نەکردنەوە ڕێگەیان نابا بنوبارەکان بخەن چوون لە دەرەوەی دیەکە ماڵەکان خست و دوای لە نیوەشەوە هاتون تا مختاری دیەکەمان یا مار پێوە یاد و پشک پێوە یا زۆر بێتاقەتە و بێ حەواسە و ئەگەر شتێکتان لا خێرتانەکەڕ بیتان هیچمان پێنەیە کیاوتی من شتێکم لەلایە بردیان بۆ ئەوێ لەوێ دوعایکی بەسەرا خوێن کابرا خوای گەورە شیفای دا و ئازارەکەی کەم بۆ بخە خەوی لێکەوە هاتەوە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم من بە تەفاسیل باسی ناکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی تۆ چیت بەسەر وتی وەڵای سورەی فاتحە وتی چۆنت زانی کە ئەمە ڕوقەیە وتی پێغەمبەر خوا وەڵا ها بە خەیاڵمە لەوێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی سورەتی فاتحە دواء لكل داء إلا السام بۆ من نەچم بۆ ئەوە بۆ قورئان نەخوێنم بەسەریا بۆ قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس بۆ آية الكرسي بۆ دوعاکان مەسوولەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەسەر نەخۆشانە خوێنیمە هەمومان هەر هاوارمان لێسا ڕاکە بۆ ئەردەن و ڕاکە بۆ هەندستان و ڕاکە بۆ لەوێژ وەختێکە زانانی لەولاوە بەشێتیە تۆ لە دەکاکە گیاڵای ئیرادەی خواوا بوو ئەی بۆ لێرە دانانیشتی بوو لە ئیرادەکەی خۆی ئەمە یەکێک لەوانە مەسەن سەدەقەکردن هەر سەبرگرتن نییە من و تۆ سەبر بگرین سەبر نیعمەتێکە لە نیعمەتەکانی خوا ئەگەر خوای گەورە بدیا بە هەر کەسێ خوای گەورە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ واصبر كما صبر أولو العزم من الرسل پێغەمبەرەکانی تر ئولو العزمەکان چۆن سەبر تۆش سەبر بگرە واصبر لحكم ربك ولا تكن كصاحب الحوت وەکو حەزەتی یونس مەکە ڕای کە چوو بۆ تاوەکو چووە ناو بەحرەکە و خستیانە ناو بەحرە و لە ناو سینە هەنگەکە و مایەوە سەبر بگرە لە بەرباری خوا مەکە بەڵێ ئێمە سەبر یەکێکە لە نیعمەتەکان ئێمە بێ سەبر بگرین لەبەر وەڵام مصیبەتەکانە بەڵام لەولا شەوێ دوعامان لە بیر نەچێ ئەبێ لەولاوە ئاگامان لە خوێ خێر و سەدەقەمان لە بیر نەچێ کامانە هەمووی جائزن و هەمووی ڕێگە پێدران و شەرعین ئێمە بەکارێن بین بۆ چارەسەری نەخۆشیەکانمان مامۆستا پرسیارێک هەیە بۆەوەی مەسەلەن خەڵکان بەرچاوڕوون بن چونکە ئێمە بەدەر لە ئیبتیلا و تاقیکردنەوە و ناڕەحەتیەکان کرد لای خواوە دێن ڕۆبەڕۆی بڕواداران و مسلمانان و تاکەکان نەبنەوە تەبان هەندێک کاری دەستی مرۆڤیش کە بێ ئاگانە ئەیان کاکەیان ڕێزمەیە نەزانانە دەیان کات ئەبنە بەڵاو ناڕەحەتی بۆ جانی خۆی هەر لە دنیاە چۆن ئەم دوانە لێک جیا بکەینەوە چۆن ئیبتیلاەکانی خوا بۆ بەندەکانی لەگەڵ ئەو کارە ئازار و ناڕەحەتی دەستی مرۆڤ خۆی کابێتە بەڵا بۆ خۆی جیان بکەینەوە بزانین ئەمە ئیبتیلایە و ئەمەشیان بەرهەمی دەستی نەزانی خۆمانە خودی مرۆڤ باڵێ لە قورئانە ئەمە زۆر شت هەیە ئاماژەی پێکراوە و خوای تەبارەک و تەعالا فەرموویەتی يعني هەرچی شتێک کە تووشی ئینسانەکان ئەبێ قورئان نافەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس لەسەر زەویە ئەمەی کە ئێساجە دروست دەبێ ئێمە ئەڵێن بەڵاو موسیبەت هەندێکی بۆ پاکردنەوەی ئینسانەکە و بۆ تاقیکردنەوەی ئینسانەکان و لای خوای پەروەردگارە بەڵام ئەمەدێکی دەستی ئینسانەکە خۆی تایە ینی خوای تەبارەک و تەعالا نەیفەرمووە کابرا چەکێک دروست دەکات چەکی کۆکوش تۆ بڵایەکەی دێ بەسەر خەڵکان خەڵکە تووشی ناڕەحەتی و کۆمەڵکوژیەکەی خوای گەورە نەیفەرمووە تۆ بچۆ چاڵێک هەڵکەنە بە شۆفڵ و خەڵک بێنە بەزیینی بیکەرە ناوی خوای گەورە نەیفەرمووە ینی ئەمانە هەمووی باسێکی بەدەستی خۆمانە ئێستا ئەم وەزعی لە بڵین لە وڵاتانی خۆشمان و ئەم وڵاتی خۆشمان ئەوەی کە بەسەر خەڵک ئێستا ئەوەی تووشە خەڵک پێ و دووچار بووە هەر هەمووی مناڵین ویستی خوای پەروەردگاری لەسەر نییە بەڵام ویستی دەستی بەندەکانی شەوامان لێەکە وڵاتێک وەکو ئەم وڵاتەی ئێمە ئەم هەموو داهاتەی هەیە
ئەمە مداهاتی هێمە لە سەردەمی ڕژێمی بەعسا الزراعة نفط الدائم ئەم هەموو زراعەت و فەلاعەتە لە وڵاتی ئێمە تەماشا بکە ئێستا لە وڵاتانەوە گەڵی جار گەنم بۆیێت لە سووریاوە توورە بۆیێت تەماتە و خەیاری لە میسرەوە هەنارە بۆیێت لە وڵاتەکەی خۆشمانەوە تا وێرانیان کردووە ئەم هەموو پارە و داهاتی کە تۆ بازێکەکەمە لە گومرگومە لە برە چفلان و هی پارەی کارەبا و پارەی نازانم ئاو و پارەی زەریب و پارەی پچی و چی ئەوە تا وەزعەکەی ئێمە ئاوای لاتووە ئەمە دەستی خەڵکە معاشەکەی تۆ سەری مانگ و سەری مانگ ناداتێ بە 50 ڕۆژ جارێ بە 6 ڕۆژ جارێکە داتێ ئەم 6 ڕۆژ جارە کە ئەشداتێشە بە لێبرینشەوە داتێ ئەمانە بەشێکی دەستی ئێمە خۆمانی تایە هەمووی هەر لای خۆی تەبارەک و تەعالاوە نییە خەڵک دروستی کردووە من و تۆش بۆ خۆمان دەستمانتیاتی پێی رازین من و تۆش دەستمانتیایەتی ینی غێر مباشر ینی ئەوەی کە ئێستا بڕۆخسی لەگەڵاکەی من جارێ بە بەعزێکیانە وت لە شوێنێکە لە دانیشتنێک کاوتم ئێوەتانەوێت چاکسازی بکەن چاکسازی ئەگەر ئەکەن لە کابرا ملیۆنە دیناری 800 دیناری هەیە لەوە چاکسازی ناکرێت 300 لەمە بڕیت و 200 لەوە بڕیتەوەمانە کابرا 500 بۆمێتەوە وەرە ئەوەی 50 ملیۆنی هەیە لە 50 ملیۆنەکە سی لێ ببڕە کە لەبەرێ بۆ ئەگرێ ئەوەی سی هەیە 20 لێ ببڕە ئەوەی دەی هەیە 5 لێ ببڕە ئەمانە کە لەبەر بۆگرێ 300,000 دیناری من و 200,000 تۆ جێگە بۆ ناگرێ ینی ئەمە بازێکی بەدەستی و قورئانە فەرمێ ظهر الفساد في البر والبحر لە دەشت و دەرهەمووی ئەم هەموو کوشتن و بڕینەی کە ئێستاکە ئەمە هەمووی تاقیکردنەوەی خوای نییە هەرچەندە ئێمە لە ڕێڕەوەکەی خۆمان لامان داوە ئەکرێ بڵێ خوای تەبارەک و تەعالا عقوبەیەکە چونکە ئێمە خوای تەبارەک و تەعالا زوڵم لە کەس ناکا زوڵم لە کەس ناکا من زۆر جار نمونەیەکم هێناوەتەوە ئەگەر جائیز بێ لەم شوێنە و جەنابەت ڕازی ویزارزم بەی شتەکە تۆزێکینە ئەڵێ کابرایەک بارێت تەڕەی پێبوو بارە تەڕەی پێبوو ئەچوو بۆ شار بارە تەڕەکەی ترێ تەماتەیە هەنجیرە شتێکە کە ئەگەمێتەوە خەسارە بێ لە ڕێگای گوێ درێژێکی پێ بە تەنیا بارە ئەڕۆی گوێ درێژەکەی هەر شتێکە بینێ لە خراجاتەکە هاوێسەیەکە بۆنی پێوە کالوتە کاتە ئاسمان و ناڕوە ئەڵێ ئەگەر ئاوا بڕوە من تا ئەگەمە شار بارەکەم هەمووی خسارە بێ و تووشی زەرەرە توورەکەی گوێ درێژەکە کاتە شانی ئەوەی کاوجۆی بۆ تەیەکە لە قەراجادە حەچی لەمانەی کەرەکە حەزیلەتی ئەو بۆ کاتە ناو توورەکە ئەجێتە شار بارەکەی ئەفرۆشێ و یەتەوە بۆ ماڵە و بەڵایەکە لە حەوشەکە و خێزانی یەت وڵاقەکە بای بەسێتەوە توورەکەکە بە سەریەوە و خۆی چێ بەدەم پیاوەکە ئاوی بۆ بەرەو نانی بۆ بەرەو خزمەتی بۆ خەریکی ئیش و کارە دوای سەعاتێ لە پیاوەکە ئەو گوێ درێژە شتێکێتی ئافرەت بەخوا هیچی نییە ئەلەمی نەبوو تا چوومەتەوە بە چیا ئەزانی ئەڵێەوە سەعاتونی کە تواجو تۆ نالەوەڕێ بلەوەڕێ بێ سەر بنێتە عەزەکە و دەمرێتە ناو توورەکە دوای کەوتێ تەماشاکە حاشا لە ڕووی جەنابتان و مووقعەکە و شوێنەکە سێرەکە پڕ تەرسەقول هاتۆ پیاوەتی خوا بگرێ تۆ خۆباری لێنێ سواری ئەبی ئەی بە ماڵە دراوسێکی پێەکە منۆمەزای کاوجۆی تایە وتی ئەی بۆچی تایە تۆڵا پڕ تەرسەقول دەوتی ئافرەت قسم بەخواچی خۆی حەزی لێ نەکرد بێ بۆم تێ نەکردو خۆی حەزی لێتی خۆی بۆنی پێوە کردووە ئەمەی کە ئێستاکی ئێمە بە سەریەت ئەمانە ناخێ بڵێ وەڵا هەمووی تاقیکردنەوەی خواییە خۆی حەزی لێ ئەمانە خۆمان حەزمان لێ کردو خۆمان هەڵمان بشاردووە بەدەستی خۆمان وامان لێ کردەوە بینێکی تر تۆچیتە پێشەوە سنووقی دەنگدان و هەڵبژاردنەکانیەتە پێشەوە جارێکی تر تۆ بۆ خۆت ئەم مەینەت و محنەت و تاقیکردنی ئیمتیحانانە بۆ خۆت جارێکی هەڵە بژێری وەرە کاکە ساڵانی زوو ئێمە خەڵک خوێندێنێتی ئێستا ئەچیتە بەردەمی مەکتەبەکان بەزەوی بە تەلەبایەتەوە بەزەی بەدایکی تەلەبایەتەوە نازانین مناڵەکەی کێ خوێنێ 3 ڕۆژ بۆ پۆلی 1 و 2 و 3 و ئەوی تریانی 3 ڕۆژ هەروەکو بێتاقەتی بڕۆ بە دەرگای مەکتەبە من بۆ خۆم چوون کوڕەزامە هەیە چم بە شوێنیان ئەچیتە بەردەرگای مەکتەبەکە سەیرەکەی کوڕێکی تەمەن 10 ساڵ بە دیار براکەی وەساوە بەدای خوشکی وەساوە دایکێکە مناڵێکی لە ماڵەوە دەستگرتو هێنایەتی بە دوایشکەوە ڕاوەستا یعنی ئەمانە هەمووی بۆ خۆمان ئێمە بەدەستی خۆمان دروستمان کردووە ناکرێ بڵێ وەڵا ئەمە هەمووی ئیمتیحانی خواییە ئیمتیحانی خوایی مسلمانی ڕاستەقینە گرفتارە بە پێوەی و لێشی دەرئەچێ بەسەری بەرزەوە ئەڕوە چونکە زانێمە لای خۆی بەڵام ئەمەیان بەدەستی بەندەکانێتی بەندەکان ئێمەیان برسی کردووە ئەو برسێتی نییە کە خوای تەبارەک و تەعالا فەرمێ تاقیتانەکەمەوە بە برسێتی چونکە خوای تەبارەک و تەعالا بە بەشێک لە برسێتی تاقیمانەکاتەوە بە کولی نا
یعنی هەموو بەسێتینە ئێمە ڕەگ و ڕیشەمان هاتە دەرەوە تا ئەم وەزع هاتوتە پێشەوە ئەو تا ئێساچێ بزانە ئەو خەڵکەچی بەسەراتەوە خەڵکە قڕوزێتەوە یەکێ پارەی نییە بۆ ئەمەلیاتی چاوی یەکێ پارەی نییە بۆ مناڵەکەی یەکێ نازام لە خەسەخانەی هیوایە یەکێ وتا لە خەسەخانەی فلانە شوێنە یەکێ گەڕوا بۆ فلانە شوێن هیچی نییە پارەی نییە کرێخان و کابرا پەنا ئەبا بۆ کارتۆنە فرۆشێ کارتۆنەکەش کەسەی ناکڕێ ماتۆڕێکی پێ ماتۆڕەکەشی لێ دزن سیارەیەکی بێسەر لەم حاڵەتاوە تا تۆ تەماشا بکە ئەمە خۆمی تاقیکردنەوەی خوای نییە ئەو خەڵکە هەمووی گرفتار بووە ئەچێ بەردەمی دوکانێک کارۆ سەرەیەکەکە بەناو دوکانەکە سەرەیەکە بەناو مەطعەمەکە ینی ئەمانە ناکرێ بڵێ وەڵا ئەمە هەمووی دەستی خۆمانە ئەوەی کە خۆوان بۆ خۆمان هەڵما بشار جەنابی مامۆستا ئیبتیلا و تاقیکردنەوەکان و ناڕەحەتیەکان کە لە لای خوای گەورەوە دێن تەنها ڕوبڕووی مەسەن تاک ڕوبڕووی ئەبنەوە تاک مەسەرەن ئیبتیلا ئەکرێن تاقیکردنەوەکرێن یان ئەشێ بە کۆمەڵ و بە ئومەتیش ینی ئەمە ڕوو بدە هەندێک جار ئەم بەڵاو و موسیبەت و تاقیکردنەوەانە خوایە تاکی کۆمەلگارە ئەگرێتەوە بازێ جار خێزانێک ئەگرێتەوە بازێ جار وڵاتێک ئەگرێتەوە بازێ جار وڵاتێک بازێ جار سەر ئەرز دەگرێتەوە ئێستا ئەمەی کە ئێمە لەم ماوەی پێشوە ئەم کۆرۆنایە کۆرۆنا هەموو سەرزەوی گرتەوە هەموو سەرزەوی گرتەوە تەنها ماڵێک و دوو ماڵ و سێ ماڵ نەبوو هەموو سەرزەوی گرتبەوە بازێ جار بەڵام موسیبەتێک وەختێک کەڕێقا ئەگرێ بە ئینسانەکان لە ناو خێزانێکە تاکێک تووشیە بێت و تاکێک تاقیەکردەوە لە ناو خێزان و بنەماڵەیەکە تاکێکەیگرێ وەختی وا هەیە قەومێکەیگرێ ئێمە تاقیکردنەوەکان ئەگەر تۆ تەماشا بکەی هەر بەنمونە ئەم تاقیکردنەوە خوایە بزانە بۆ خەڵکی ئەی تاقیکردنەوەکان نەک بلێ هەبە تەنها ئەوەی کە خەڵک بەدەستی خۆی ئەیکا ئێستا لە میسر خەڵک چوونە سەر جادە خۆ پیشاندانێکیان کرد دەسەڵات و ڕژێمەکەی پێشوتیە کە لی ناڕازی و ڕوخانیان وەنەبوو دوایی دەسەڵاتێک هاتە سەر حکم بە شاهیدی زۆرێک لە وڵاتان بە هەڵبژاردن و بە ڕێگەیەکی دیموکراتی و هەر کەسە بۆ خۆی ئازادە و خەڵکانێک هاتنە پێشە دەنگیان هێنا لە دواییە کۆمەڵێکی تر وەکو میکرۆب هاتن نیانێڵە ئەمانەوتیان ئەمە هینی ئێمە تۆ مافی ئەوت نییە لە قەومەکانی پێشوە وەرە تۆ تەماشا بکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە یەکێک لە فەرمودەکانە ئەفەرمێ نزیکە کە خۆی پەروەردگار بەڵایەکتان بۆ بنێرێ کە هەمووتان بە یەکەوە بگرێتەوە حەزەتی عایشەی وەڵاوە لەم پرسیارێکە ئەی پێغەمبەری خوا ئەی باشە پیاوچاکانی تیا نییە ئەفەرمێ بەڵێ پیاوچاکی پیاوچاکی تایە بەڵام وەختێکی کە مەلائیکە خوای گەورە ئەمریان پێکا ئەفەرمێ ئەم دێیە ئەم شارە پیاوچاکی زۆری تیا خەڵکی دو ئەفەرمێ ئەوانیش لەگەڵ ئەوانە هەموو بەیەکەوە بۆ لە بەرەوەی ئەمان ئەمریان نەکردو بە چاکەونە یان نەکردو لە خراپە لێرەوە بازێ خەڵک گرفتارە بێ ئەمر بە چاکە نەهی لە خراپە ئەگەر نەیکەی پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێ نزیکە خوا هەمووتان بەجارێکە بە بەڵایەک گرفتار کا و تووشت کە ئەمە سنەنی خوای پەروەردگارە وەلەن تەجیدە لسنەة الله تەبدیلا گۆڕانیشی بەسەرا نایە ئێمە لە سەلەفی ساڵحی ئێمە زۆر جار بینیومانە ئەڵێن خالیدی کوڕی وەلید سەیف الله کە یەکێ لەو کەسانەیە پیامبەر صلی الله علیه و سلم وەسفی کردەوە بە پیاوێکی ژیر و عاقڵ ناوی بردووە خێزانێکی خۆی تەلاقاوە لێیان پرسی بۆ تەلاقەتدا وتی وەڵڵاهی هەرچی خراپە بێ نەیبوو هەرچی خراپە بێ لێم نەدیوە ئەی بۆ تەلاقەتدا وتی ئەوەتەی لای منە نەمبینیوە لە خۆشکەوێ ئەوەتەی لای منە نەمبینیوە لە خۆشکەوێ لەبەر تەلاقیە یعنی سەلەفی ساڵحی ئێمە لە نەخۆشی و لە ساغیشە بیری ئەویان هەبووە کە تۆ وەختێ نەخۆش ناکەوی ئەبێ هۆکارێک هەبێ خۆی سەمە لەم دنیا ئەوەی کەیسای تۆ ئەبینی ماڵی هەیە و سەروەتی هەیە و دەسەڵاتی هەیە و ڕۆژ لەگەڵ ڕجوانە بێ و پان و پۆڕە بێ و ژانە سەرێک ناگرێ ئەوە نییە کە خواخۆشیەوێ ئەمە خوای گەورە جڵاوەکەی بۆ شڵ کردو با بڕوا لەگەڵی بزانە تا لە کێوە سەر دەرەکە ئافرەتێک دەستی پیاوەکەی گرت لە دوای چەند ساڵ تەمەن بەیەکەوە چەند ساڵ تەمەن بەیەکەوە وتی بە پیاوەکەی بم بە تەلاقم پیاوە هاواری کرد ئافرە بۆ لە بەرچی خراپەکەم ئەزێتم داوی خراپبووم لەگەڵ سەبەبی ئەوە چییە خۆی مە هیچ مشکلەیەکمان نییە وتی ناوەڵە هیچ مشکلەیەک نییە هەر حەز ناکەم لەگەڵ توا دانیشم بە زۆری زۆرداری پیاوی هێنایە سەر جیروگازی بردی لەگەڵ خۆی دێ بچین تەلاقم بی بردی بۆ شوێنێک بۆ تەلاقدانی قاڵدرمە و شت هاتە پێشەوە لە شوێنێکە چاڵچۆلیەک لە ئەرزەکە کابرا کەوت و هاو بەلاو قاچێکی شکا ژنەکە
هەوی زۆری لەگەڵدا خۆی نێتوانی لەگەڵ خەڵکی ترا هاوکاریان کرد بردیانەوە بۆ ماڵەوە و ئەمجا داینا لەسەر جێگا خزمەتێکی ئەکرد ئەما خزمەت پیاوەکە تەعجوبی کەوتی ئافرەت تۆ سەعاتێ پێش ئێستا منە دەبرد هەفتەیە لەمەوە پێشتر لە وەختەوە خە پێوتووە منە دەبرد بۆ تەلاقدان و لەگەڵ من جیابیت و ئیدارە لەگەڵ من نەکەیت و ئێستا ئەم خزمەتە لە پێچی وتی وەڵڵاهی پیاوەکە ڕاست و دروستەکەی ئەوەتەی من لەگەڵ تۆم تا ئێستا نەمبینی وەژانە سەرێ بگری لە ئیمانەکە ترسا حەزم نەکردو لەگەڵ پیاوێکی بێ ئیمانە بم ئەما ئێستا ئەوە خۆی گەورەم قەدەرەی هێنایە پێشەوە و ئەم بارە هاتە سەرشان حتاوەکو من ماوم خزمەکاری پێڵاوەکان دەکەم یعنی تۆ تەماشا بکە بەڵام موسیبەت لە لای ئێمە چەند ناڕەحەتە و چەند قورسە چەند پێی بێتاقەتین خۆی تەبارەک و تەعالا زوڵم لە کەس ناکە و ئەو زوڵمەش نالێ بەسەر کەسات هەیە بە پەڕێکە زوڵمێکت لێ ئەکا کە بەرامبەرەکەت خراپە لەگەڵاکە ئێستا ئەمەی ئێمە وەم بۆ بە سەرمان تۆ ئەگەر ئیمانمان لای خۆی تەبارەک و تەعالا ئیمانێکی دامەزراومان هەبێ ئیمانمان بە قووت بێ خۆی گەورە هەموویمان بۆ ئەکا بە پاداشت مناڵەکە داوا لێکا کۆمپیوتەرێکە بۆی بکرە پێ نییە مناڵەکە داوا لێکا شتێکی بۆ بیتۆ پێی نییە داوا لێکا پێڵای بۆ بکری وڵای پێم نییە کرێخانوەکە وەڵا بۆ ناگرێ پارەی مۆلی دەکە و پێ ناگرێ یعنی ئەمانە ئەم هەموو خەفەتە وەرە تۆ تەماشا بکە ئەگەر زۆر وردی کە تۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەکێک لە فەرموودەکانە ئەفەرمێ ما يصيب المسلم من نصب ولا وصب ولا هم ولا غم ولا أذى إلا حتى الشوكة يشاكوها إلا كفر الله خطاياه لە کۆتایی بەرنامەکە ئینجلای ماوسا ئەخیر پرسیار بە ئەمە بێ ئەشێ لە ئەنجامی ئەم تیلا و تاقیکردنەوە مرۆڤ ساغ نەبێتەوە بەرەو ئیمان بە پێچەوانەوە خوا نەخواستەوە شکست بهێنێ و بکەوێ ئەکرێ زۆر هەیە وە بووشە لە تاریخا چەندە بەڵاو موسیبەت و ناڕەحەتیەکانی توش بوو بێ ئەو بۆ خۆی هەر لەسەر ڕێگەی خۆی بۆ و هەر نەگەڕاوەتەوە بیری نەهێناوەتەوە بەرخۆی هەر لەسەر کاری خۆی بەردەوام بووە هەر لەسەر کاری خۆی بەردەوام بووە ئێمە لە سەردەمی هەر پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان تەماشا بکەی خەڵکانێک هەبوون بە واقعی شتەکانیان بە چاوی خۆیان بینیوە مثلا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کاتەی کە کوڕەکانی ئەبوو لەهەب کچەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەلاق ئەدەن بێئەدەبیەکەن بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لە کوڕەکانی ئەبوو لەهەب قسەی بێئەدەبی بەرامبەر بە پێغەمبەرەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی اللهم صلت عليه كلبا من كلابك سەگێک لە سەگەکانی خۆتی بەسەر ئازاڵکە ئەڵێ ئەڕۆم بۆ سەفەرێک بۆ شام ئەبوو لەهەب بەو هەموو بێ بڕوایەی خۆیەوە ئەڵێ لە دوعاکەی محەممەد زۆرە ترسم ئەو دوعای محەممەد کردوتی زۆری لێ ئەترسم بە دەوروبەرەکەی ئەڵێ ئەگەر ڕۆشتن لە شوێ بارەکانتان خست بارەکان بێنن بیکەن بە حاشیە بە چواردەوری کوڕەکەیە عوتبەیە عوتەیبێ منجا حوشترەکان بێنن خۆتان بە دەوری بارەکانە هەموو بخەون حوشترەکانی لەو لا خۆتان هەنەوە غوشە و دڕندا پەلاماری بە ئەبوو لەهەب ئەزانیە دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم گیرایە و یەقینی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشا هێشتا ئیمان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم نایەنێ شەو گورجێک ئەڕوا بەرازێک ئەڕوا سەجێک هەچی شتێک هەیە دڕندەیەک بانی ئەسک و پرۆسکەکەی کۆوەکەنەوە یعنی ئەمە ئیبتیلایە ئەمە تاقیکردنەوەیە ئەم پیاوە لەمە ناگەڕێتەوە ئەبوو جەهل پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی بە نمونە تۆ کوردی خۆمان ئەڵێ ئەو کەسە ئەلفێکی بەسە کابرایەکی غەریبە هاو شتێکی کڕیوە لە فرۆشتۆ بە ئەبوو جەهل پارەکەی نهاتێ هەرچەند خەڵکە کابڕجاکار نایەتێ وەکو گاڵتەکردن ئەینێنم شە بۆ لای محەممەد لەوانێ پارەکە بۆ لێ وەربگرێ کاتێک کە ئەچێ بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەویش ناڵێ ئەمە دوژمنی منە و ئەمە دوژمنی خوایە و من نایم بۆ ئەوێ لەگەڵ یا ڕوە لە دەرگاکە ئەغاو کاتێککە یە دەرگاکات و سێرەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵەسلەمێتەوە ترسێکی زۆری لێنیشی ئەڵێ پارەیان پیاو بۆ نایتەوە خێرا بە پەلەپەر ڕاکەش زۆر پارەکەی و پارەکەیاتی دەور و بەرەکەی ئەوانەی کەوا هاوکاری ئەبوو جەهلن ئاگان لێیە یەن ئەڵێن باشە تۆ ئەمە چی کە دەڵێ قەسەم بەخوا بە زمانی حاڵ لە پشتیەوە چۆن ئەڵێ شێرێ پڵنگێ دڕنەیە ئەژدیهایە وەستا بوو هەر بەرامبەری بێ ئەدەبیە بکەم هەڵمەلووشێ ئەوان لە توورە ئەویان بینیوە لە ئەبوو جەهل بەڵام هێشتا لەگەڵەوەش ئەمە تاقیکردنەوەیە لە دەوری بیتە سوێنی نەخوادەوە تو دیێگەم حەوین و لە دەوری بیتە نوێشکە بە پێوەچمە سەری چووە سەر ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی سەرجا بچێتە سەر ملی
ئەفەرمێر ئاوایەکە لە دەوروبەری خۆی بە پەلەپەل گەڕایە دووەتی هاو چێوتی بۆ قورئان دەوروبەرەکەی ئەوەی هین لە دەور بوو حیمایە و لە دەور بوو نەمێرا لە نزیکمەوە. زۆر سپاسانەکەین مامۆستای بەڕێز کاتمان زۆر کردی قسە شیرینەکانە شایانی ئەوەن کە زیاتر لە بەرامبەرتا دانیشین و جێ بۆ وتە شیرینەکانی بگرین بەڵام کاتەکەمان تەواو. زۆر سپاسی بەڕێز مامۆستا شێخ بەهادینە سیراجدین پێشنێژ و تار خوێندەکەین کە تەشریفیان هێنا و میوانی ئەمجاری بەرنامەکەمان بوون. زۆر سپاس. زۆر سپاس بۆ جەنابتان، خی گەورە موفق و سەرکەوتوتان کایەوەش سپاس. هەمیشە بەردەوام من لە کاری خێر و چاکە و ئینشاءڵڵا. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ هاوکارانم. تاڵقەیەکی تری بەرنامە پێتانەگەینەوە. هەر شاد و سەرکەوتوو بژین، تەندروست بن. خواتان لەگەڵ.